زۆر سپاس بەخێر بێن طبعاً ئەوەی کە ڕوونە ئەوەیە آخر بەیاننامەی وەزاری سامانە سروشتیەکانی حکوومەت یاریمی کوردستان بە ئاشکراڵ ئێمە نەوت ناین ئێمە داهاتی نەوتین ئەو قسەیەش لە بەغدای هیچ ناخوا کە زۆری ناگرێ ئێمە ئەوەی کە ئێستا بۆمان ڕوون بۆتەوە ئەمەی خوارەوەیە هەموو ئاراستەکانی هەرێم بەو ئاراستەیە کە لە بەغاوە هیچ نەدا بە بەغا هیچیشی بۆ نەیە لە بەغا ئەو کاتە خۆی تەعامل بەو بارودۆخی خۆیەوەکە کە لە ناوخۆیەتی زۆر بەڕوونی دیارە کە هەرێم تا ئەم ساتە کە من و تۆ قساکەین ئامادە نییە ڕێبکەوێ و ئامادە نییە هیچ شتێک تەسلیمی عێراق بکە و ئامادە نییە ڕێگە بە دیوانی چاودێری دارایی و هەیەی مەنافزی حدودی عێراقی بات کە بێنە ناو گومرکەکانەوە و ئامادە نییە کە بە جۆرێک لە جۆرەکان کارێک بکە بۆ ئەوەی کە چارەسەری کێشە سەرەکیەکانی خۆی لەگەڵ عێراق بکە ڕێگەیەکی تری هەڵبژاردووە کە ڕێگەی ئەوەیە هیچ نادا بە بەغا تا ئەم ساتە قسەکەی و هەنگاوەکانی حکوومەت هێرێم وایە هیچ نەیە بە بەغا لە بەرامبەر ئەوەیە خۆی چی هەیە لە ناوخۆیە بەو تەریقەی کە خەڵک بێڕاست من دڵنیام ئەو هەنگاوە ئەگەر خەڵک لێی بێدەنگ نەبێت هەنگاوێکی سەرکەوتوو نابێ و ئەمان کەوتوتە سەرەوەی کە ئایا ڕادەی ئیسیجابی خەڵک بۆ ئەم بابەتە چۆنیە و لە ڕاستیە حکوومەتی هەرێم زۆر بە واضحی هەنگاوی نییە بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغایە ئەوەی کە ئیبینن کاتێکیان ئەڵێن ئێمە نەوتین بەڵام بەمەرجی ئەم دەقە تێپەڕێ ئەوان نەزان ئەو دەقە تێناپەڕێ تێنەپەڕینی ئەو دەقەش کارێکی ڕوونە وازحە لە پەرلەمانی عێراق و ڕەنکاری لەوە ئەکری ئێستا دوو ڕێی هەیە ڕێیەکەڵێ هەموو نەوتەکەمان تەسلیم بکە لە بەرامبەر ئێمە هەموو ئەرکەکانی لە ئەسوەگرین کە ئێمە پێمان وایە ئەوە باشترین چارەسەرە بۆ ئەم قۆناغا ڕێیەکی تریش هەیە کە ئاڵێ 250,000 تەسلیم بکە بەڵام بە نرخی سۆمە و کاتە بێ حکوومەت هێرێم قەرزی بۆ بکە لەو پارێشی کە هەیەی کە دەسی ئەەکەوێ بیراوە ینی بەڕای تۆ ئەم داهاتانی کە لە هەرێمی کوردستانە پێت وایە زیاترە لەوە کە ینی دەدرێ بە عێراق هۆکارەکەی ئەوەیە کە هەرێم تەسلیمی بەغای ناکە یان هۆکارێکی تر هەیە نەخێر سێریکە جارێ من بۆ خۆم قەناعەتم وایە داهاتی هەرێمی کوردستان زۆر لەوە زیاترە کە کێشەی موچەی پێ چارەسەر بکرێت با بەڕوونی بێڵێن و هەمووتان ئەزانن ناشەفافیەتی ئەم داهاتانە وای کردووە کە خەڵک ڕایەکی ڕوونی هەبێت لەسەرەوە کە ئەم پارە هەیە بەڵام ناشەفافە بەڵام قاچاقچێتی پێوەکرێ بەڵام گەندەڵخانەیەکی خراپە لە بەرامبەر ئەوەیە ئایا حکوومەتی هەرێم بۆ ئاکا لە ڕاستیە بۆیەوە ئاکا بۆی نەوت تەسلیم نەکە بۆیەوە ئاکا لە بەرەوەی ناتوانێت تعاملی مەلەفی نەوتی بداتە دەست عێراق و بۆیەوە ئاکا لە بەرەوەی نایەوێت ڕێگە بات بە پێی مادە دەستوریەکان ڕێگە بە هاتنی هەیئەی مەنافزی حدودی و دیوانی چاودێری دارایی عێراقی بۆ نێو گومرگەکان هەموو ئەمانە تەمان لە نەتیجە یەک باجیەیە ژەوەیە خەڵک باجەکەیە بێت چارەسەرێکی ئێمە بکرێت ئێمە لە بەغدا کارەکەین بۆ ئەوەی کە چارەسەری کێشەی موچە بە ڕێگایەکی جیاواز بدۆزینەوە بەڕاستیش هەر هێزێک هەر لایەنێک ڕێگریمان لێ بکە و نێتە پێشەوە ئالێرە چۆن باسی چارەسەرەکەکەین ئەو هەش باسی ئەو هێز و ئەو لایەن و ئەو کەسایەتیانەکەین کە ببێتە ڕێگری لە بەردەمانە بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی ئێمە ئێستا لە گەرمەی گفتوگۆکانە ڕۆژی شەمە کۆبوونەوەیەکی ترمان هەیە کۆبوونەوەکانی پەرلەمان جارێکی تر دەست پێ کاتەوە لە گەرمەی گفتوگۆکانین گفتوگۆکان لە ناو پەرلەمانە تا ڕادێکی زۆر تەواو بووە و ماوەتەوە لە لیژنەی دارایی ئەوەی کە تا ئێستا هەیە لە لیژنەی دارایی بریتە لەمە بریتە لە کاریگەری هەندێک هێزی کوردستان یان هێزێکی کوردستان لەسەر هەندێک ئەندامی لیژنەی دارایی پەرلەمان لە لایەنە عێراقیەکان لە لایەنە عەرەبیەکان بۆ نمونە بەڕوونتر پێتان بڵێم لە چەند ڕۆژی ڕابردووە 3 پەرلەمانتاری عێراقی عەرەبی داوەتی هەولێر کراون بۆ ئەوەی فشاریان لێ بکرێ ڕاکانیان بە ئاراستەیە کابێ کە هەرێم هیچ نەداوە هیچی شوی بۆ نەیە ئەگەر پارێکی بۆ هات بە بەلاش بۆی بێت و قەرار وایە لەم یەک دو ڕۆژەی داهاتوە چەند پەرلەمانتارێکی تری لیژنەی دارایی عێراقیش داوەتی هەولێر بکرێن هەر بۆ ئەم بابەتە لە ڕاستیە ئەگەر ئەم فشارانە لە پێناو چارەسەکردی کێشەی موچە نەبێ کە ئێمە پێمان وایە لەو پێناوەیان نییە ئەوە بە دڵنیاییەوە فشارێکی زۆر خراپن و کاریگەری خراپیان لەسەر نەتیجەی گفتوگۆکان و لەسەر تێپەڕاندنی مادەی 11 پەیوەندیدار بە هەرێمی کوردستان پرۆژەکەی ئێمە لە ناو لیژنەی داراییە بە ئیمزای 138 پەرلەمانتاری عێراق و یەکەم جارە
ئەوەندە ژماری پەرلەمانتاران لەسەر بابەتێک سەبارەت بە ژیانی خەڵکی کوردستان متفق بن لەناو لیژنەی داراییەوە لە زمانی گفتوگوکانە قسەی لەسەر کراوە ئەوەی کە ڕێگری سەرەکیە لەم بابەتە بریتە لە ناشەفافی لیستی موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستانەوە و نەبوونی لیستێکی شەفاف لەم بابەتە و لەگەڵیشیە ئەو نەزعەیە کە لە حکوومەتی هەرێم پێی وایە کە خۆی بە هەر بڕێک بێ لە هەر ڕۆژێکا بێت دوای چەند ڕۆژ بێ موچە بدا باشترە لەوەی بەغدا 30 ڕۆژارێک بە بڕێکی دیاریکرا و موچە بدات و حەزەکەم ئەوش بڵێم ئێمە لە پرۆژە یاسای بودجێ عێراقا شتێک دیاری کراوە بەناوی بڕینی زەریبە یان گومرگ یاخود باج لەسەر موچەی فەرمانبەران ئێمە بەوەکو خۆمان بە تەواوی دژی ئەو باچەی کە خرێتە سەر فەرمانبەرانی عێراق لەبەر ئەوەش کە ئەمانەیە موچەی فەرمانبەرانی هەرێمەک و عێراق بێ بۆەوەی هیچ جۆرە باجێک و هیچ جۆرە لێبڕینێک و هیچ جۆرە دواکەوتنێکی لەسەر دکتۆر جانەوە پرسیارە بکەم ئێستا دەنگۆی ئەوە هەیە کە ئێوە لە پەرلەمان باسی ئەوە بکەن کە نرخی دۆلار بەرامبەر بە دیناردا بەزێندێت لەگەڵ ئەوەشدا حکوومەت ناچار بکرێت کە چاودێری بازاڕەکان بکات بۆ نمونە ئەگەر هەر فەرمانبەرێک بە پێ و زانیاریانە ئەو راپۆرتانێکی ئێمە ئامادەمان کردووە ئەگەر پێشتر هەر فەرمانبەرێکی حکوومەتی عراقی موچەکەی ملیۆنە دینار بێ ئێستا 200 دلار بۆ 180 دلار لە موچەکەی کەم بۆتەوە بەبێ حکوومەت دەست بە بازار بێت بەنسبە نرخی دۆلارەوە باقسێکی سەریحتان لەگەڵ بکەم هیچ لایەنێکی سیاسی عێراقی هەمووی کەس دژایەتی ئەم بابەتی نەکردو ئەوەی کراوە لەسەر ئاستی فەردی بووە دژایەتی ئەم بابەتە هەندێک پەرلەمانتار کردویانە بەڵام لە هیچ یەکێک لە گفتوگۆکانە زۆر تەرکیز لەسەر گۆڕانکاری نرخی دۆلار نییە ئەو نرخی کە ئێستا هەیە نرخی بانکی ناوەندیە و باڵپشێکی نێودەوڵەتی هەیە بۆیە گۆڕانکاری گەورەی تیان ناکرێت مەبەستم پرسیارەکەی منەوە بوو چاودێری ناو بازار چاودێری ناو بازارێکێکە لە ئەرکەکانێکێکە لە واجباتەکانی حکوومەت و ئێمە لە قانونی بودجەیە لەسەر هەندێک گۆڕانکاری بە تایبەتیش کە قەرزێکی تایە بۆ ناو عێراق ئەبێ تەرکیز بکەین لەسەرەوەی کە چۆن ئەو بارانە لە ناو بازاری عێراقەکان قەرز